من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان ئاڕاستە بێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. ئێمە لە بەرنامەی بەخشین ئێستا لە ناحیەی قەلیفانی سەر بە قەزای سۆرانین. دیارە یەکێک لەو پرۆژانەی کەوا بەرنامەی بەخشین نووسنگەی خەلیفان بە هەماهەنگی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کردویانەوە. پرۆژەیەکی درومان بوو بۆ 35 سەرپەرشتیاری یەتیم کە تیایدا سەرپەرشتیاران یەتیم فێری کاری درومانی کران بۆ ئەوەی لە داهاتوودا بتوانن بژێوی ژیانی خۆیان دابین بکەن. خۆشەویستان فەرموون هاوڕێمان بن بۆ بینینی کارەکانیان. پێشەچی بە خێراتی بەرنامە بەخشین دەکەم هەموو خێرخوازان خوا خێریان بنووسێ. ئێستا منە کوژنە شەهیدێک مەچنم پێ بەخشرا و لێرە زۆر گرنگ بووە و فێرە دەرزی و درومان بوویمە و یعنی مەکسچە دروم و برێم دلی مندارانە دروم و ئێستا خوا خێریان بنووسکەم ژیانی خۆم پێدابین کەمەوە توانم ئەو مندارە بێ باوکانە گەورەکەم و سەرپەرشتیان بکەم. زۆر سپاسیەوە دەکەم خوا خێری هەموو خێرخوازان بنووسێ کە ساڵانە ئەو بەنامەیەکەنەوە. هیوادارم هەموو ساڵێک ئەو مندارە هێتیمانە دڵخۆشکەن و ئەو ژنە شەهید و ژنەکان فێرە دوێژ درومانکەن و ئەو داکەێتیمان برم دڵخۆش بووین ئێستا کامەچینیان پێ بەخشینە و فێرە درومانیانکردنەوە. سپاسی مامۆستاکەمەکەم و کامەی فێرە بڕین و درومان کردین. خوا خێری هەموو لا بنووسی، خوا خێرا ئەو کەسی بنووسی کە ئەو مەچینەی دابین کردینە لۆ ئەو فەقیر و فەقارەی لۆ ئەو داکەیەتیمانە لۆ خۆشپێرە خەیاتی بووینەوە خۆیان جچێ کوردە درومە هەم لە چ نەقستانی نییە. خوا خێریان بنووسی یا ڕەبی جێ و مەکانیان بەهەشت بێ، خوا پاداشتیان بداتەوە ئینشاءڵڵا، خوا پاداشتێوانش بداتەوە هیچ سەرپەرشتیاریان کردینە. وەڵا لە خوای بەزیادی بی جچێ ژنا تاقمەی ژنا کامل لە دروم. زۆر سپاسی ئەو بەرنامەی بەخشینەکەین کە ئەو مەچینانیان لۆ مەدابین کردینیان لۆ خۆ بژێوی ژیانی خۆ پێ ئیدارە بکەین و پێ بەڕێ بچین. ئەوەلعانش لە خوای بەزیادی بی فێرە درومان بووینە، فێرە بڕیار بووینە، فێرە دروین بووینێ تاقمەی ژنانە دروم و ئەو برسمانەش هەموو فێرە مەکسی و شتێ ئەوانە بووینەوە. دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم، دەستخۆشیش لەو کامیرێکەم کە هاتیتە ناون لە مامۆستا مەلا حوسمانیەکەم لەو خێرخوازەشەکەم کە لە ئارمەتی مەلا حوسمانی دایە دەستخۆشی لە هەما ئەکەم. زۆر سوپاس و مەمنون دوحای خێریشیان لۆقین، هەسەر کەوتوو بن، هەسەر برن بن، خدا دەستیان بگری، پشت و پەنان بی، هەر ئەو واقعی هەو خولەی هەدا بنێن ئەو خۆشیەی ئەو دا و دەستگان هەلۆ بکەن. خوای گەورە کۆمەلی ئیسلام لۆمە سەرکەوتووکە، پشت و پەنان بی. زۆر مەمنونشین لەو کەناڵێک کە هاتە ناو ئەمە لۆنگۆ هەما لۆ خوشکانە هەما ئەو ئیشەی ئەکەین و ئەو شتەن هەموو درویە و بەخۆن چاکردە و بەخۆن درویە و فێرە خەیاتە بین و خویشک فێرە بن و کیژەکان فێرە بن و هەموو لۆ خۆ ئەو هەردوو پارچانە مەکسەکان و ئەوەکان ئەمن دروی بەخۆشم چاکردیە بەری. زۆرە باشین لە خوای بەزیادبی خۆ کەس پەزێک ماک فێر نەبوویە
زۆر باشە بەکەس نابین بەخۆ لە مارێ خۆ بەخۆ دروین و بەخۆ چاکەین و بەخۆ تەبەخۆکەین و هات بەدەستی کەس نابین سای سەرکەرەماخوا و کۆمەلی ئیسلامی و دا و دەستگای ئەو کەسەی ئەو بەرنامەی دانای و ئەو مەچینەی ناردی و زۆر مەمنونین ئەو بەرنامە بەخشینەشین کەنگۆ هاتینە ناوەمە زۆر مەمنونین زۆر سوپاسین. ئەمە ئەوە دە ڕۆژە دێن لۆ ئێرە لە ئۆخلەی خەیاتی فێرە مەکسی وەکی مەکسی وەک تەنوڕە و وچی ئێلەگ و کەوێ و تشتێوها بووینە کەمەیان فێرکردینە زۆر سوپاسیانەکەینەوە زۆر زۆر سوپاسش لۆ کاکمەلا عوسمانیەکەین و کە سەرپەرشتاری ئەمەی کردێ و دائیمەن لە گەرمە ماندی بووە ئەو مامۆستایەکەش خەیاتەکەن زۆر باش بووە و زۆر زۆر فێری خەیاتی و تشتی باشی کردینە وچی مەکسی و کەوێ و تشتی ئەوها. سپاسی بەرنامەی بەخشینەکەین کە فێرە ئەو درومانەیان کردین و ئەو مەچینیان پێ بەخشینە زۆریان سپاسیانەکەین زۆریان لێ مەمنونی سپاسی هەموو ئەو خێرخوازانەکەین کە هاوکاری ئەو بەرنامەی بەخشینەکەن. من وەکو کتە شەهیدێکم کە لە دایکم لەو خولەدا لە بەرنامەی بەخشیندا لەو خولەدا بەشداری کردووە کە ئێستاش دایکشم بەشداری دەکات لە دوا ڕۆژە دایکشم دەتوانێت جیکمان بۆ بدرون. سپاسی خێرخوازان و بەرنامەی بەخشین دەکەم. ئەو دەمەی دڵت لێوان لێوی خەمە ئاسمان وەک جاران شیناییە گەورەکەی نامێنێ ئاخرچێ حەزەکە لە بن ئاسمانێکی بێڕەنگی خۆڵەمێشیدا بژی گەر لەم خاکە بارانی مەحەبەت و هاوکاری و دەستگیرۆیی هەژاران و نەداران نەبارێ ئیدی چمانایەکەی بۆ ژیانێک کە ئەو شتانی تایەتی زۆر کات سەرچاوەیەک بۆ بەختەوەری مرۆڤ ناکاتەوە. ئێمە هەمومان مرۆڤین بۆ دەبێ لە خەمی تێر و پڕی خۆمان دابین و هاوشێوەکانی خۆمان نێتەوە یاد بۆ دەبێ بەکەم و کورتی ژیانی ئەوانی دی خەمبار و بە پۆشتە و خۆشگوزەرانیان دڵخۆش و شادومان نەبین. چۆن دەکرێ نیگاکانمان نەچنەوە سەر هیچ مرۆڤێکی بەشمەینەت و بەدبەخت و وامان لێبێ هەست بە هیچ ئازارێ هیچ هاوارێ بە هیچ گریانێ نەکەین. کەواتە ورن با هەموو پێکەوە لەگەڵ یەکەم خەرمانەی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە هەواری خاڵی و ماڵی چۆڵ و نیگای تاریک و خامۆشی هەژاران ڕۆشنکەینەوە و ویژدانمان ئاسوودە بکەین. بەرنامەی بەخشین وەک نەریتی ساڵانەی خۆی و بە هاوکاری خێرخوازانی دەستواڵا و دڵاوە پرۆژەیەکی گەورە ڕادەگەینێ کە بریتیە لە تۆی خێرخواز لەگەڵ ئێمە وەرە تا هەمومان پێکەوە پێکەنین و خەونی جوان بۆ ئەو بەندەرانە کێش بکەین کە زەمانێکە لە ژێر چەپۆکی بێمەروەتیدا دەگرین. با پێکەوە خەیاڵەکانیان بکەین بەڕاستی و چیتر کۆترەکان جا ڕست نەبن لێمان و فەرمان بە گوڵەکان بکەین پێ بکەنن. دەستخۆشی لەو بەرنامەیەکەین خوا خێری ئەو بەرنامەی ڕێکێخست و دای مەزران خوا خێری بنووسی خوا پاداشتی بدەتەوە. ئەو قشکە بەڕێزانە زۆر بەڕێک و پێچی ئامادابوون و لە سعات درێم دووی هەتا سعات 5:30 هەموو بەڕێک و پێچی داتن و یعنی هەر ڕۆژەکی پارچە شتەکن پێشانەدان سێ بوون یعنی ڕۆژێک کەوێ ڕۆژێک تەنوڕە ڕۆژێک مەکسی ڕۆژێک ئێلەک هەر یعنی هەر هەموو هەتم بە ماوەی دە ڕۆژە هەر ڕۆژێک پارچەک و دوو پارچە چی پێویستە فێرنکردن و زۆر بە باشی فێربوون و بەڕێک و پێچی ئامادابوون و ئێستاش بە ماوەی دە ڕۆژە ئێستا کۆتایی پێهاتوو
دەستخۆشی لە خوشکە بە ڕێزانەکەم و بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 1970 961 13 1970 961 1950 723 25 55. بەناوی خوای گەورە میهرەبان، بەناوی خۆم و برایانی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەین، دەستخۆشی لە خێرخوازانەکەین بۆ ئەم خولەی بۆ ئەم بەرنامە جوان و ڕێکوپەکەی و دەستخۆشی لەو خوشکە بەڕێزانەشەکەین کە دریتی بوون لە 35 خوشی بەڕێز داچی بەڕێز. ئەم خولە دە ڕۆژی خان خولی خەیاتی بوو و دەستخۆشیش لە مامەستا بەڕێزێکین کە دە ڕۆژ بەردەوام بوو لەگەڵ خوشکە بەڕێزانە. دووبارە دەستخۆشی لە هەمراچین وەلێ لەشەوە داوا لە خێرخوازانەکەین، داوا لە خواپێداوانەکەین بەشدار بن لەم پرۆژانە، بەشدار بن لەم کار خێرخوازیانە لەوری بەرحەقەت ئەو پرۆژانە ئەو پرۆژە چاکانە بە پشتیخوانی خوای گەورە و پشتیوانی خێرخوازان ئەنجامەدرێن. لە لێرە داوان لە یەکەین زیاتر بەشدانی ئەو پرۆژانە بکەن لەوەی بتوانێت ئەو پرۆژانە بەردەوام بن و بەردەوامتر بن لەوەی بتوان ئیشانە سەر بکەین. بەخشین. بسم الله الرحمن الرحیم. ئێمە لە بەرنامەی بەخشین نووسنگەی خەلیفان هەڵساین بەکردنەوەی خولێکی درومانی بۆ سەرپەرشتیارانی منداڵی بێباوک. دوای ئەوەی کە لیژنەی بەرنامەی بەخشین بڕیاریدا بەکڕینی مەکینەکانی بۆ نووسنگەکەمان و جێگای دەستخۆشیە، ئێستاش لە ڕۆژی کۆتاییدا لیژنەی بەرنامەی بەخشین فێرە درومانی کردوون و دوای ئەوە مەکینەکانیان بە دیاری پێشکەش دەکا کە ئەو سەرپەرشتی منداڵانە لە مارەوە فێری درومانی بن و درومانی خۆیان لە ماڵەوەش بیکەن، هەرچنە بێ جلوبەرجی خۆیان و ماڵ و منداڵیان بدرن و ئینشاءالله لە داهاتووشدا ببێتە سەرچاوەی بژێوی ژیانیان. بینەرانی بەڕێز و خۆشەویست، دوای ئەوەی سەرپەرشتیاری یەتیمەکان فێرە کاری درومانی کران لە ڕێگەی بەرنامەی بەخشین لە نووسنگەی خەلیفان، ئەمڕۆ بە مەبەستی ئەوەی کەوا بەردەوام بن لە سەرکارەکەیان مەچینەی درومانیان پێبەخشرا بۆ ئەوەی لە داهاتوودا بتوانن داهاتێک بۆ خۆیان و بۆ مناڵەکانیان لە ڕێگەی ئەم کارەوە پەیدا بکەن. تا لە بەرنامەیەش تر پێتان دەگەینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.